گروپی کۆمپانیەکانی قەیوان بە سپۆنسەری گۆڵد بەشدارە لە ئینڤست ئەکسپۆ کە ئەمە بۆ دووەمین جارە بەشداری دەکەین. ئەم پێشنگایە بە گرنگ دەزانین بۆ خستنە ڕووی پرۆژە و خزمەتگوزاریەکانمان. خۆشبەختانە گروپی کۆمپانیەکانی قەیوان لە ساڵی 1993 دامەزراوە و لە هەرێمی کوردستان لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەسەر ئاستی نێودەوڵەتی خزمەت پێشکەش دەکات. چەندین سێکتەری جیاوازمانەیە کە کاری لەسەر دەکەین. دیارترین سێکتەرمان بواری وەبەرهێنانە لە دروستکردنی خانوبەرە یەکەی نیشتەجێ بوون کە بە خۆشحاڵیەوە لە ماوەی ڕابردوودا ئەوەی کردومانە سواز بۆ خواجێگەی متمانەی هەموو لایەک بووین. لە شاری سلێمانی شاری نیشتەجێبوونی بەرزایەکانمان جێبەجێ کردووە و لە هەمان کاتە پرۆژەی قەیوان ستی کە یەکێکە لە شارە مۆدێرنەکان بەرزایەکانی قەیوان، سیتی تاوەرز، گوندی گەشتیاری قەیوان ئەمانە لەو پرۆژانن کە لە شاری سلێمانی خۆشەویست پێشکەش بە هاوڵاتیانمان کردووە و مژدە دەدەین بە هاوڵاتیانی خۆشەویست کە لە نزیکترین کاتیشدا پێشوازیتان لێ دەکەین بۆ فرۆشتنی یەکەکانمان لە شاری هەولێری خۆشەویست کە پرۆژەی قەیوان میرادۆرمان خستوەتە بواری جێبەجێکردنەوە. لە ئێستادا و پرۆژەیە کار لە بنیادنانی دەکرێت و لە هەمان کاتیشدا لە ئینڤست ئەکسپۆ چاوەڕوانتانین بۆ ئەوەی لە نزیکەوە تەواوی زانیاری و بەرچاوڕوونیتان پێشکەش بکەین. ئەوەی کە هەیە گروپی کۆمپانیەکانی قەیوان وەک لە دروشمەکەشیدا دیارە گەڕان بە دوای گەشە سەندندا پشتیوان بەخوا بەردەوام دەبین لەسەر ڕێچکەی خزمەتکردنمان بۆ ئاوەدانی هەرێمی کوردستان. چاوەڕوانتانین لە ئینڤست ئەکسپۆ.